ئەمڕۆ کە چواری دوانزەیە وەکو ڕێکخراوێتی کەمەندامانی کوردستان کۆنگرەی سێمی ڕێکخراوەکەمان دەبەستین بۆ نوێبوونەوە بۆ هێنانە سەرەوەی دەستێکی نوێی لە کادرانی ڕێکخراو و بۆ ئەو ڕاستپاردانەی کە هەمانە و هەر پێنج حیزبەکەی کە ئەمڕۆ لە حکوومەت و لە پەرلەمان بەشدارن دایان خینە ژێر باری جێبەجێکردنی ڕاستپاردەکانی کەمەندامان وتاریان دەبێت و بێ بەڵێن بن بە خزمەتکردنی کەمەندامان و دوای ئەو ڕاستپاردانە دەبێنە حکوومەت دەبێنە پەرلەمان و هەنێک لە پەیڕۆ و پرۆگرامەکان بڕگۆمادی تیادی گۆڕین لە ئاست پێداویستەکان بگونجێ عمومەن ئەوەی کە هەمانە هەموو هەوڵێ دەگرین لە پێناو ژیانێکی شکۆمەندانە بۆ کەمەندامان ئێچێتی کەمەندامانی کوردستانی چێکە لەو ڕێکخراوانەی کە هەر لە سەرەتاوە ئێچێتی نیشتمانی بایەخی پێدا و یەکێکە لەو ڕێکخراوانەی کە ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە پەیوەندی هەیە لە سەرەتای دروستبوونیەوە و لە سەرەتای داکۆچیکردن لە مافەکانی خاوەن پێداویستی تایبەتیەکان تەنها کەم ئەندامان نین بەلکو هەموو خاوەن پێداویستی تایبەتیەکان ئێمە بایەخی پێ ئەدەین لە ڕووی چەند خاڵێکەوە یەکێ لە خاڵەکان لێکێ لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئێمە هەموارکردنەوەی یاساکان و دەرچوونی هەندی یاسای تایبەت لەگەڵ موچەبڕینەوە بۆ کەم ئەندامان